لەگەڵی سەرکەوتنیشیان ئەم ساڵ ئەگەر سەرکەوتوو بێ ڤارەکەمان لە ساڵی داهاتوە سێ کامێری 360 پلەیەنین بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی باشتر و ورتر حاڵەتەکان بۆ ژووری وارگوازینەوە. ئەم سیستەمی ڤارە بۆ یەکەم جارە لە مێژووە لە هەڵەبجە دانرێت و توانم بڵێم لە کوردستان و لە عراقیش لەسەر ئاسی تیپە میلیەکان و بەم شێوازە پێشکەوتووە یەکەم جارە دانرێت. لە کێوە دەستان پێ کردووە و چەندێکی ماوە تەواو بێت؟ ئێمە ماوەی نزیک 20 ڕۆژە خەریکی ئەم ڤارین دواوی کە پرۆپۆزەلێکمان یا بە بەڕێز شێخ تاریق سەرۆکی بازرگەی وەشی هەڵەبجە کە ئەوانیش سپۆنسەرن. خۆشبەختانە دوای پەسەندکردنی و گفتوگۆکردنی پەسەند کرا و کۆتەبارێ جێبەجێکردن. ئێمە بۆ ئەم بەستە لەگەڵ سێ کۆمپانیا قسەمان کردووە بۆی کە باشترین جۆری کامێرەکانمان بۆ دانێن لە کۆتاییە لەگەڵ یەکێک لە کۆمپانیەکانە ڕێکەوتین کە ئەم سیستەمەمان بۆ دانێ بەو شێوازەی کە ئێمە ئەمانەوێ هەمان ئەو شێوازی دانانی کامێرەکان هەمان ئەو شێوازانن کە لە دەوری ئاسێرەکانی عراق لە یاریگاکانی نەورۆز و زاخۆ و شەید فرانس و ئەمانە دانراوە نەفسی جێگایە لێرەشدانەوە بەڵام کوالیتی کامێرەکان کەمێک کەمترە. بۆ ئەم سیستەمە ئەبێت کوالیتیەوە کامێرە دڵنیایەوە وەکو پێم وتی ئێمە لەگەڵ سێ کۆمپانیا قسەمان کردووە و باشترین جۆری کامێرەکانیان بۆ ئێمە هێناوە کە توانم بڵێم دیقە و زوومی لەسەر ئاستی کوردستان و عراق بۆ ئەم شێوازە یەکێکە لە زۆرە زۆر باشەکان. کەی تاقیەکرێتەوە و لاگەری سەرکەوتنی پلانی داهاتوتان چێت؟ ئێمە ئەتوانین سا بڵێن نەسان 9 تەواو بۆ بەڵام ئێمە ئۆردەری ستاندەکەمان کردووە و زایدەن تەلەڤیزیۆنێکی تایبەت بە ڤارەکە ئیشەڵا لە سێ تا چوار ڕۆژی داهاتوە ئەیخێنە باری تێست و لەگەڵی سەرکەوتنیشیان ئەم ساڵ ئەگەر سەرکەوتوو بێ ڤارەکەمان لە ساڵی داهاتوە سێ کامێری 360 پلەیەنین بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی باشتر و ورتر حاڵەتەکان بۆ ژووری وارگوازینەوە. بیرۆکەکە هی خۆت بووە ئایا ناوبژێوانەکانی ئێرە ئەو زانیاریان هەیە کە بتوان بەکاری بێنن سیستەمەکە؟ بیرۆکەکە هی من بوو دوای کە پرۆپۆزەلێکم ئەو کاماژەم پێکرد پرۆپۆزەلێک ما بە بازنەی وەردەشی بەڕێز شێخ تاریق دوای پەسەندکردنی کەوتە بارێ جێبەجێکردن خۆشبەختانە و ئێمە ئەوەی کە ناوبژێوانەکانی شاری هەڵەبجە ئەمانەیە کۆرسێک بکەینەوە یانی دوای تەواوبوون و بە شێوەیەکی ڕستنی کە خستمانە بای تێستەوە بۆ ماوەی 3 ڕۆژ ئێمە کۆرسێکی ڤار وەرەگرین بۆی کە لای هەمووان ئاشکرا بێت کە ئێمە کەی ڤارەکە بەکارێنین وەکەی ناوبژێوی ناوەڕاست ئەگەڕێتەوە بۆ ڤار لەو حاڵەتانی کە ئەمانەوێت بە شێوەیەک بێت کە وەکو ڤاری عالەمی ڤارەکانی فیفا و یوفا تا ڕادەیەکی باش ئێمە ئەمانەیە تەقلیدی ئەوان بکەین لەو حاڵەتانی ئەوان بگەڕێنەوە بۆ ژووری باش.